72 گەنجی باشووری کوردستان بۆ پاڵپشتیکردن لە بەرخودانی ئەفرین لە باشووری کوردستانەوە بەرەو خۆراوای کوردستان بەڕێکەوتن. بەر لە بەڕێکەوتنیان لە شەقامی سالمی شاری سلێمانیەوە ڕایانگەیان مابەست لە هەڵوێستەکەیان ڕزگارکردنی ئەفرینە لەو ڕەوشە دژوارەی کە تێی کەوتووە و با پێویستی دەزانن لەم کاتەدا پاڵپشتی لە خەباتی کوردانی خۆراوا بکەن دژبە لەشکرکێشەکانی سوپای تورکیا ئامادەی خۆشیان نیشاندا بە گیانی خۆیان ئەفرین لە مەترسی داگیرکاری بپارێزن. ئێمە وەکو کۆمەڵی گەنجانی وڵات پارێزی کوردستان و ژنانی گەنجی تێکۆشەر لە چوارچێوەی ئەو خاوەندارەتیکردانەی کە لە ئەفرین دەکرێن ئێستا ڕێپێوانێکی مەودا درێژ دەست پێ دەکەین لە شاری سلێمانیەوە بەرەو دەرگای سمێڵکاو لەوێشەوە بەرەو شاری بەرخۆدان و کەرامەت شاری ئەفرین. ئێمە لێرەوە دەوڵەتی تورکی داگیرکەر و سەر گەورەی چەتەکان نەفرەت و شەرمەزار دەکەین و پێیان ڕادەگەێنین کە هەتاوەکو ئارین مێرکان و باشوور سۆران و ئاڤێستا خابوور و دەستینا و گیڤارا و گەنجۆما بن ئەفرینتان لێ دەکەینە زیندان و دواتر لێدان دەکەینە گۆڕستان. ئێمە بە ڕوحی فیدایانەی ئەو شەهیدە قارەمانانە بەرەو کانتۆنی ئەفرین بەڕێ دەکەوین. ئەو 72 گەنجە کە بەشی زۆریان کشانن خەڵکی ناوچە جیاکانی باشووری کوردستانن و بڕیاریان داوە بۆ پاڵپشتیکردن لە کوردانی خۆراوە بچنە کانتۆنی ئەفرین و دژبە هێرشەکانی تورکیا بۆ سەرەو بەشەی کوردستان بجەنگێن. ئێمانە دەنگی خۆمان بگەێنینە دەنگی تورک و بە ئەفرین بڵێن کە ئێمە لە پشتیانین. بڕیارمانە بە بەبەستی شەرمەزارکردن و هەروە پشتیوانیکردن لە گەلی خۆمان لە ڕۆژاوای کوردستان بەتایبەتی ئەفرین لە سلێمانیەوە بەڕێکەوین بۆ بەردەرکی سێماڵکە لەوێ بۆ ئەفرین بۆ پشتیوانیکردنیان. دەتانێت لێو چی بکەن؟ لەوێەوە ئەمێشمانەوە وەکو شەروانان بچینە سەنگەری بەرخۆدان و بەرگری لە گەل و خاکی خۆمان بکەین. ئێمە لێرەوە کە بەڕێکەوتین ئەمە بەخۆی پاڵپشتێکی گەورەیە بۆ گەلی ئەفرین و هەموو گەلی کورد دڵنیاکەینەوە لە هەر شوێنێک هێرشکردنە سەر کورد هەبێ ئێمە ئامادەی ڕوحوگیانی خۆمان ببەخشین لە پێناویە. بۆ هەر پارچێکی کوردستان ئەگەر پێویست بکە ئامادەین گیانشمان فیدا بکەین. ئەمڕۆ لە بەشێکی بچووکی کوردستان وەلو لە هەر چوار پارچەکە پێم گەورەترا بە هەموو جۆرە چەکێکی ئەڵمانی و ئەمریکی و رووسی ئەردوغانی فاشیست هێرشی کردوتە سەریان. ئێمەشەوە لە توانامان بێ ئەوەندێک کە لێرە بڕین پشتیوانیان لێ بکەین و پێیان بڵێن ئێوە بەتەنیانین. لە سلێمانیە بەڕێکین تاکو ئەفرین بۆ پشتیوانی ئەو بەرخۆدانی کە لە ئەفرینە ئێستا لەگەڵ دەستپێکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین لە زۆربەی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان خۆپیشاندان و گربوونەوە بۆ پاڵپشتی لە ئەفرین دەستی پێکردووە. خۆپیشاندەران جگە لە سەر کۆنەکردنی و هێرشانە داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن گوشار بخەنە سەر تورکیا بۆ ڕاگررتنی ئەو هێرشە ناڕەوایی کە دەیکاتە سەر خۆراوای کوردستان و بەهۆیەوە تا ئێستا بەدایان هاوڵاتی سڤیل بوونەتە قوربانی. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.